زیاتر لە 10 وێزگەی دابەشکردنی سوتەمەنی بێمۆڵەت لە ناحیەی وارماوەی سەر بە قەزای شارەزور هەیە و تا ئێستا ئیدارەی ناحیەکە نەیتوانیوە ئیجراءاتی پێویست بگرێتە بەر لە هەمبەربوونی ئەو ژمارە وێزگە نایاساییە کە بە گوتەی هاوڵاتیانی ناحیەکە سیمایەکی ناشرینی بە ناحیەکە بەخشیوە. پەیام سەردانی بەشێک لە وێزگە نایاساییەکانی دابەشکردنی سوتەمەنی کرد، بەڵام بەهۆی بیانووی جیاجیاوە ئامادە نەبوون لێدوان بدەن. بەڕێوبەری یەکێ لە بەنزیخانە حکومیەکانی ناحیەکەش ڕای دەگەێنێ ئەوان وەک بەنزیخانە حکومیەکان ساڵانە بڕێک پارە بە باج بە حکومەت دەدەن، بەڵام ئەو وێزگە نایاساییانە سەرڕای نەدانی باج هیچ ڕێکارێکی سەلامەتیان نەگرتۆتە بەر و بەشێکیان لەناو ماڵەکانی ناحیەکەدان. ئێمە وەکو بانزیخانەکانی سنووری قەزای شارەزور 5 بانزیخانەی حکومیە ئێستا لە سنووری قەزای شارەزور وارماوە هەڵەبجەی تازە 15 بانزیخانەی تایە. ئەم 15 بانزیخانە دەیان نایاساین بەپێی ڕێنمایەکانی حکوومەت هیچ جۆرە مەرجێکی تیان نیە. ئێمە ساڵانە ئەدەین بە حکوومەت، ئەوان هیچ ساڵانەیەک نادەن بەپێی ڕێنمایەکان سەعرەکانی ئەوان جیاوازترە، خەڵکە زیاتر لەوێتی یەکات وەگو لە لای ئێمە. خاوەن ئەو وێزگە نایاساییانە بۆ خۆ دەربازکردنی خۆیان لە هەر لێپێچینەوەیەک لەلایەن ئیداری ناحیەکەوە خەزانی سوتەمەنیەکانیان لە ماڵەکانیاندا جێگیر کردو و بە بۆری لەژێر زەویەوە ڕاکێشراونەتە سەر شەقامە سەرەکیەکانی ناحیەکە. بەڕێوبەری ناحیەی وارماوەش ڕای دەگەیەنێ لە ماوەی ڕابردوودا حەملەی لابردنی ئەو وێزگە نایاسانەیان ئەنجام داوە، بەڵام دواتر ئێزگەکان لەلایەن خاوەنەکانیانەوە دووبارە دانراوەتەوە و وەوتیشی چەند جارێک داوایان لە هێزەکانی لابردنی زیادەڕۆیی لە سلێمانی کردووە بێن بەدەمیانەوە، بەڵام کەم تەرخەم بوون و بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتوون. گاز دەفرۆشن بە شێوەیەکی نایاسایی، چونکە ئەمە فرۆشتنی گاز و سوتەمەنی پێویستە مەرجی ژینگەیی تیا بێ، مەرجی تەندروستی تیا بێ، مەرجی ئاگرکوژێنەوە و طبعاً تەبلیغمان کردن زۆر جوان بە تەبلیغەکان نەدا. دواتر هەستاین ئێمە حەملەیەکمان کرد، هەڵمەتێکی لابردنی وێزگەکانمان کرد، وێزگەکانمان لابردن، بەڵام 2 ڕۆژ دوای ئەوە هەموو ئەوانە کە لامان بردن دایان نایەوە، هەمویانمان داوە بە دادگا بۆ ئەوەی لە ڕێی دادگاشەوە ڕێکاری یاسایی بگیرێتە بەر لە بەرامبەریانە. هەروەها ئێمە وەکو ناحیە 4 جار بە نووسراوی ڕسمی داوامان لە پارێزگای سلێمانی کردووە کە هێزی پۆلیسی پاراستنی سلێمانی هەیە، دوای چەندین جار بە دوواداچوونی و خۆشمان بۆ ئەو نووسراوەمان، بەڵام هەتا ئێستا کەم تەرخەم بوون و وەڵامیان نەداوینەوە لە ڕاستیە. ئەمە لە کاتێکدای ڕۆژ بە ڕۆژ نرخی سوتەمەنی بە تایبەت بەنزین بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. بە جۆرێک هەر لیترێک بەنزین 150 دیناری چۆتە سەر. وشیار محەممەد گەناڵی ئاسمانی پەیام، ناحی وارماوەی سەر بە قەزای شارەزور.